سڵاوتان لێبێ ئازیزان، پێم خۆش بوو لەم کورتە ڤیدۆیەدا باسی کاریگەری ئاین بکەین لەسەر ڕووداوە مێژوویەکان ئیسرائیل بە نمونە وەربگرین. کاتێک کە سەرکردەیەک لە سەرکردەکان دەیەوێت درێژە بە کوشتار و بە ئیبادەکردنی جەماعی بدات، خەتەریاتەکەی لەوەیەدایە کە پشت بە دەقی ئاینی ببەستێت. دیارە ئەو بێڕەحمیەی کە لە فەڵەستین و لە غەزەیە دەبینرێت لەگەڵ ئەوەی ناتانیاهۆ کابرایەکە مەیلی عەلمانیەتی هەیە، بەڵام زیاتر پشت بە دەقەکانی تەورات دەبەستێت کە ڕێگەی پێدراوە. خەتەرترین شت بۆ بەردەوامی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بریتیە لە لێکدانەوە بۆ دەقە ئاینەکان. جا هەرسێ ئاینە ئاسمانیەکە دەڵێ یان ئاینە دانراوەکان یان ئەوانەی کە مرۆڤ دەستی لە دروستبوونیدا هەبووە. برادران، کاتی عیبرانیەکان لە سینا لە مەسر ون بوون کە پێی ئەوترێت 40 ساڵی ون بوون، گەیشتنەوە ئەرزی کەنعان کوشت و بڕێکیان ئەنجامدا. لە تاریخدا وێنەی زۆر کەم بووە، وەکو ئێستا سۆشیال میدیا نەبووە کە وێنەی بگرێت، بەڵام لەوێ خوددا ڕێگەیان پێدەدات بە نەسی تەوراتی ئەوەی دێتە بەردەستیان دەبێ بیکوژن هەتا گەیشتنەوە خاچی کەنعان، واتە پێی دەوترێ هەنجون و ماز لە تەوراتدا. لێرەدا ئەوەی کە ناتانیاهۆ دەیکات و هیچ نەیشاردۆتەوە لە دوو چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنیدا ئاماژەی پێکردووە لە ئۆکتۆبەری ساڵی 2023، دەڵێ ئێمە خەریکی بنبڕکردنی عەمالیقین کە لە تەوراتدا ناوی هاتووە. عەمالیق خەتەریاتەکەی لەوەیە بەستوێتیەوە بە عەرەب و بە فەڵەستینیەکانەوە کە بەوانەوەی بەستۆتەوە ڕێگە دراوە ئەمانە لە ڕەگەوە دەربهێنرێن. 3 دەقم بۆتان هێناوە لە تەوراتدا کە پشتی پێبەستووە ناتانیاهۆ. یەکەمیان سەفەر سەموێلی یەکەمە، ئەلئەصحاح 15، لەوێ دەڵێ دەربارەی عەمالیق ڕێگەیان پێدەدا، ئەڵێ وێرانیان بکە، عەفویان مەکە، پیا و ژن، منداڵ و شیرەخۆرە، مانگا و مەڕ، حوشتر و کەرەکانیان هەمووی بکوژە و دەستیان لێ بەپارێزە. دیارە لێرەدا عەمالیق لە تەوراتدا وەکو ڕەمزی شەڕ لای یەهودیەکان تەماشا دەکرێت. لە سەفری تەثنیەی ئەصحاحی 25دا دەڵێ لە بیری مەکە کاتێک کە لە مەسر دەرچووی عەمالیق چی پێکردی. ئەمەش ڕێگەی پێدەدات کە تەورات ڕێگەیان پێدەدات کە باز لە ڕیشە ئیستیئسال، لە ڕیشەوە لە ڕێگەوە دەرهێنانیان بکە و لە گوتاری ئیسرائیلدا پشتی پێدەبەسترێت. سێم سەفەر ئەشعیایە، ئەمیش ناتانیاهۆ ئاماژەی پێکرد.